لەگەڵەوەشدا کە کێشە ناوخۆیەکانی ئەمریکا بەشێکی گرنگی لە بانگشەی هەڵبژاردنی هیلاری کلینتۆنی کاندیدی دیموکراتەکان و دۆناڵد ترامپی کاندیدی کۆماریەکان دیاری کردووە، بەڵام هەردوو کاندید بەرامبەر بە دۆسیەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست بەتایبەت ئێران و داعش و سووریا هەڵوێستی جۆراوجۆریان نەبووە. لەبارەی ئێرانەوە سەرڕایەوەی هەردوو کاندید هاوڕان لەگەڵ پەیڕەوکردنی مامەڵەیەکی توند لەگەڵ تاراندا بەتایبەت لە دۆسیەی ئەتۆمدا، بەڵام دۆناڵد ترامپ ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران بە توندی ڕەتدەکاتەوە و بە خراپترین ڕێکەوتنامە ناوی دەبات. بەپێی لە دوانەکانی پێشووتری ترامپ لەگەڵ دەست بەکاربوونی وەکو سەرۆکی ئەمریکا ڕێکەوتنامەکە پارچە پارچە دەکات. لە بەرامبەردا کلینتۆن سەرڕایەوەی پشتیوانی لە ڕێکەوتنەکە دەکات، بەڵام هۆشداری دایەتاران لە جێبەجێنەکردنی تەواوی ڕێکەوتنەکە و بەڵێنی ئەوەشیدا بوو کە سیاسەتی بێمتمانەیی و چاودێریکردن بۆ دڵنیابوون لەگەڵ ئێراندا پەیڕەو بکات و تەنانەت بەڵێنی بەکارهێنانی هێزی سەربازیدا بوو گەر تاران بەردەوام بێت لە هەوڵەکانی بۆ بەدەستێنانی چەکی ئەتۆمی. سەبارەت بە تیرۆریستانی داعش هەردوو کاندید کۆکن لەسەر مەترسیەکانی داعش و پێویستی لە ناوبردنی تیرۆریستان لە ڕووی سەربازیەوە، بەڵام لە وردەکاری چۆنێتی گەیشتن بەو ئامانجە جیاوازیانەیە. دۆناڵد ترامپ زیاتر مەیلی بەلای چارەسەری سەربازی هەیە و لە یەکێک لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا ڕایگەیاندبوو ڕێگری ناکات لە ڕەوانەکردنی دەیان هەزار سەربازی ئەمریکا بۆ لێدانی داعش لە عێراق و سووریا، چونکە ئەمریکا هیچ بژاردەیەکی دیکەی لە بەردەمدانیە و پێویستە شکست بە داعش بهێنرێت. لە هەمان کاتیشدا گرنگیەکی ئەوتۆ بە ڕۆخاندنی بەشار ئەسەد نادات. لە بەرامبەردا کلینتۆن دژی ئەوەیە هێزی سەربازی ئەمریکا ڕەوانە بکرێت و لە وتارێکدا پلانێکی خۆی ئاشکرا کردبوو بۆ لەناوبردنی داعش لە سووریا و عێراق و خۆرهەڵاتی ناوەڕاست و پاشان کۆتاییهێنان بە ژێرخانی تیرۆر بێ ئەوەی وردەکاری پلانەکەی ئاشکرا بکات. Everybody who's ever run for president in at least the last 40 years has